فنريد من السيد المحافظ انه يحضر لنا هاليومين الثلاثه حتى يفتح لنا محلات ندخل فيها نشتغل. الناس صار تشکیل بەندەستیان مهندسگەری شەکەی ئیسلام کرد. 1400 خێزان بژێوی لەسەر ئەم دوکانانەیە. داوا لە دەسەڵاتدارانی ئەم شارەکەین. محافظ سەید سەعید حەربیە بە زووترین کاتەم کێشەیە چارەسەرکەن. چونکە خەڵکێکی زۆر هەیە نانی بڕاوە. کێیە لە خۆتان؟ کام مەسوولە؟ کام مۆزەفی ئەو شارەیە یەک مانگ ڕاتبی نەدەی پێ ئیداراکە. ساڵێک و 3 مانگە 1400 خێزان یەک فلس نەچووەتە ماڵی. تکاتان لێکەین بە زووترین کاتەم کێشەیە چارەسەرکەن. داوا لە محافزەکەین سەید ڕاکان جوبوری بە زووترین کات بێت قەیسەریەکەمان بۆ بکاتەوە خەڵک بچێتە سەر کار و کەسابەت خۆی. نە تاویزیان داوە نە کەس پرسیاری لێمان کردووە. ئیستا سەیرمان لەوە دێ ساڵێک ئەوە 4 مانگە ئەو دوکانانە تەواو بووە هیچی تیانەوە بۆ تەسلیمانی ناکەن. یعنی ئێمە چاش مابین چی بکەین؟ بۆیە دەنگمان بەرزەوە کردە داواکەین بێن چارەسەر کێشەکەمان بکەن. مەسئول عەسکەری ئەم شارە بەڕێز سەعید حەربیەیە، محافظ ڕاکان جوبوریە. یعنی ئەم شارە شاری عێراقی نییە بۆ چاوەڕێکن لە وڵاتێکی ترەوە یەکێکی تر بێ افتتاحی بکە. داواتان لێکەین بە زووترین کاتەم کێشەیە چارەسەرکەن.